هنرمەندانی شێوەکار لە ڕێگای سەرسکردنی سمپۆزیۆمەکانەوە چ لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان یاخود لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستانە بێت هەوڵەدەن کە هەمە ئاهەنگیەک دروست بکەن بۆ ئەوەی کە چەند کارێکی هاوبەشی شێوەکاری ئەنجام بدەن و لە کۆتاییدا وەکو با بڵێن پرۆژەیەکی پێشانگایەکی گەورەی لێبێت. لە ئێستادا 19 شێوەکار لە قەزا و ناحیەکانی سەر بە پارێزگای دهۆک لە شێوەی سمپۆزیۆمێکدا کۆبوونەتەوە بۆ ئەوەی کە کارەکانیان نمایش بکەن. پێشەنگە هەکە شێوەکاریە لە قەزا سێمێلێ دوێ پێشەنگەدا ڕنگ و دیمانên cudات êne dîtin û bo carekê li qeza Semêlê şêwekarên hemû devera behdînan di ek pêşangehda pişikdar dibin. Min îroka divê pêşangehê dev çar tabela pişikdarî kiriye her bi herabeterê li ser karesata şingalê ne û nexweşiya derbirînê bi serê kîja hatiye bi serê efrata û bi serê kesanê şingalê hatiye min derbirîne. وأز چهار تابلو مشاركة بوما وتابلو من سر همي مواضيع عرب راسية شيء كم سر إزديار راس خوش حلقة إزديار سر همي مواضيع عرب هاتي مواضيع قال لك فكري ما هنا موضوعات خيالية مثلا قال لك فكرتنا سلام خيالينا وسواقعيننا خيال أخو صار رسمينا مو فكرة ديارتكم. اف پێشەنگاش لای ڕێبەریا ڕەوشنبیر و هونەریە قەزا سەمێلێ بە هاتە ڕێخستنەوە سەرپەرشتیا vê pêşangehê wesa behsê giringiya wê dikat. Evrûkeme vekirina pêşangehekê bû 19 şêwekar şêwekarê me ji ser astê qezanen hemî şêwekarê me derçû peymanga hunerên ciwan derçû kulîja hunerên ciwan û hindek ji wan jî ev xwe berîn û ke heza huneriya heydeve. Bele merema me ji vê pêşangehê ew e ku em pitir giringî bidine şêwekarê xwe hunermendê xwe ku em bine palpiştiyek û piştevaniyek bi wan ku bişên berdamî bidene karê xwe. Di vê pêşangehda 19 hunermendên şêwekarên ji hemû qeza û nahiyên dihok pişikdarkirine û لەگەڵ دەنگێ مۆزیکێ دیتنا تابلووە تامەکە دن هەبوو.